سلاوه گلی بینان لهر دره جنها حتی 14 تیرمه امی چند جاران دوی برنامه نو ده بورابن اسیروان قچومه لگل هفکار خواه هیرو زنگنه دی نوچه و شروفین هری گرینگ ینگریدا یوروکاپ آنگو قهرمانی اروپا یا فوتبول 2024 گل آلمانیا چه دبه بورابن. سڵاوتان لێبێت ئازیزان جارێکتر لە بەرنامێکی تایبەتی جامی جیهانی تۆپی ئەوروپا هاتینەوە لاتان کە لەم پاڵەوانێتیەدا 24 تیمی ئەوروپایی بەسەر 6 گروپدا دابەشکراون و پێشبڕکەی جامی ئەوروپا دەکەن بە تێکڕا 51 یاری ئەنجام دەدرێت و ئێمەش لەم بەرنامە هەفتانەیەماندا شیکردنەوە بۆ تیمەکان و یاریەکان دەکەین. بەر لە دەستپێکردنی جامی ئەوروپایی 2024 لە ئەڵمانیا دانیشتوانی هۆڵندا بە جۆش و خرۆشەوە شەقامەکانی وڵاتەکەیان بە ئاڵای پرتەقاڵی و ڕەنگی تیمی نیشتیمانی ڕازاندۆتەوە. هۆڵندیەکان لە سەرانسەری شەقامە سەرەکیەکاندا بە ئاڵای وڵاتەکە و ڕەنگی تیمی نیشتیمانی تۆپی پێی وڵاتەکەیان شەقامەکانیان ڕازاندۆتەوە و خۆیان بۆ ئەم ڕوبەڕووبوونەوە وەرزشیە ئامادە دەکەن. نزیکەی 20 خۆبەخش لە سنتەری شاری لاهای خەریکی ئەم کارن کە یەکێک لە خۆبەخشەکان دەڵێت لە هەوڵی ئەوەداین هەموو بکەین بە پرتەقاڵی. ئەم شێوازی ڕازاندنەوەی سنتەرەکان لە هۆڵندا نەریتێکە لە دەمی جامی جیهانی تۆپی پێ یان جامی ئەوروپا کە دانیشتوانی وڵاتەکە لە ساڵی 1970ەوە دەستیان پێکردووە ئەنجام دەدرێت. هۆڵندا یەکێکە لە تیمە بەهێزەکانی ئەوروپا و لەم جامی جیهانیشدا ببورن لەم جامی ئەوروپایەدا کەوتۆتە گروپی دیەوە و یەکەم یاری لەگەڵ پۆڵندا ئەنجام دەدات. راستی تشتکی بالکش هیرو یعنی طولو دبینه خلق بجوش و هیجان پیشوازیا و جامعه دکن تشتا بالکش یا دوی هالکفته ده اوکو هولندا سر سینور آلمانیا هیرو و خلقین کلور بجدار دبی بجدار ایوان فستیوال و چالاکان دبین دکارن پشتی چند دمجمیران هرن لیاریه که تماشا بکن آلمانیا نورو. جا آلمانیا خوشی یعنی هر چند تیمی کی بهزی هیا سیروان بالام دوروبریشی با ولاتانی که تیم بهزکانیان هیا گیراو ابی استا ل ئەڵمانیا ڕەوشەکە چۆن بێ چۆن چاوەڕێی خۆشیان کاتم تەمژلو گەرەک مە ئەف بەرنامە ژوێدەکە پێشکەش کرد باهێرە بەرێ لە باژارێ فرانکفورتی ئەڵمانیا پڕا بناوێ فلوسر بروک یا vê هەفتەیە بچرا و لەمپەیان هاتە خەملاندن لە دەما کۆباژێر پرۆڤایەکێ ji بۆ پێشانگەهەکە چراین بەری دەستپێکە یورۆ 2024 ئامادە دکرد. فرانکفورت یەک ji 10 باژارên ئەڵمانیایەیە کو وê mêvendariya vê qehremaniyê bikin. Lîstika yekê ku li stadyoma Frankfurt Arena çê dibe, roja dişemê 17 Hezêranê di navbera Belçîka û Slovakya de ye. Frankfurt Arena sala 1925 hate vekirin û ji wê çaxê ve mêvandariya çend helkeftên girîng kiriye wekû qehremaniya Ewropiya sala 1988 û cama cîhaniya sala 2006. Di Euro 24 de ew ê ev lîstigeh mêvandariya çar lîstikên qonaxa grupan bike, paşê ew ê lîstikeke qonaxa şazdan jî li wir were lîstin. بەڵێ سیروان بە هەندێک باسی قۆناغی گروپەکان بکەین کە ئێسازانین وەکو ئاماژەمان پێکرد لە 6 گروپ پێک هاتووە با من ئاماژێک بە گروپی ئەی بکەم کە لە ئەڵمانیا سکاتلند هەنگاریا و سویسرا پێک هاتووە و یەکەم یاریش لە نێوان ئەڵمانیا و سکاتلند بەڕێوە ئەچێت. ئەمە یەکێکە لە گروپە ئاسایەکان پێم وابێت لەم گروپەیە ئەڵمانیا لە هەمووی بەهێزترا و لە دوای ئەڵمانیا سویسرا ژێکێکە لە تیمە بەهێزەکانی گروپەکە. لێ ئەمژبیر نەکەن گۆ هەرگاف سورپریز هەنێ هێرۆ دی یۆروکاپدا ینی تێبیراتا بەری 4 ساڵات بچە ئەنجامی یا گەهشت ئەنجامێ لێ دیسژی وەکتە گوت هەر گروپەکەیدا بکێمانی تیمەکەی وڵاتێک هەیە و هەر کەس لەسەر دەبێژە وایە کاندیدا سەرەکیە. بەڵێ سیروان گروپی بی بەلای منەوە گروپی بی یەکێکە لە گروپە هەرە با بڵێن مەترسیدارەکان و قورسەکان گروپی بیست بە ئیسپانیایتیایە کرواتیایتیە ئیتالیا و ئەلبانیایە کە هەمویان تیمە بەهێزەکانن بێدەکە تشتێکی بێژم هێرۆ تشتێکی گەلێکی گرنگ لەڤر هەیە دوو تیمێن کو ئەز و تەژوان حەز دەکەن دەوێ گروپێ لەو گروپە نەبێ اینجا ئەمێ شەڕێکی مەزن سەر vê گروپێ بکەن هێویدارە فاینەڵ بەیەکەوە نابن ئەو گروپە ناسەدی سەد یعنی یەک جوان نەگێ فاینەڵە
ئێتە شخوات ئالیگرا ئیسپانیایی و ئەژیش وەختا زاڕۆک بووم ئەس پشگیریا ئیتالیا دکم و 4 ساڵ لەمە پێشیش ئیتالیا جامەکەی بردەوە ئەرێ ڕاستە ئەمێ هەلبەت دوێ بەرنامەیە بەحسا پێرفۆرمانسا وان تیمان بکن و وەکو تیمێن گروپێندن لێ ئەوە تشتا باڵکێش ئەوە کۆ ئیتالیا دە ساڵێن داویدە پێرفۆرمانسای گەلێکی هاتی گوهرتن وەکو تە گوت جارە داوی 2020 دژی ئینگلترا بدەست خست لێ پشتی وێ نەچوو جاما جیهانی لە قەتار ژبەرلۆ ئیتالیا ڕاستە یەک ژ کاندیدێن سەرەکیە وێ گروپێنە لێ هەمان دەمێدە تنزانە ژبەرگۆ گروپ بخۆ زەحمەت وەکتە گۆت هێرۆ ئیسپانیا و کرواتیا و ئەلبانیاژی پێر هەنە ئەمێ بنم بێ وێ هەڤرێم هەڤبیرم لەگەلتە وێ ئەف گروپە هەری بەهێز ئەف گروپی وە گروپی سیروان باسی ئینگلتەرامان کرد ئینگلتەرا کە یەکێک بوو لە گروپە بەهێزەکانی 4 ساڵ لەمە پێش و هەمیشەش ئینگلتەرا تیمێکی بەهێزی هەبووە بەڵام ئێمە ئەبینین لە گروپی سیایە ئینگلتەرا کە لە سلۆڤینیا دانیمارک سربیا و ئینگلتەرا پێکاتوە ئەم گروپە پێم وا بێ بە ئاسانی ئەتوانن سەرکەوتن بەدەست بێنن یەکێک ئەبێت لە تیمەکانی کە سەرەکەوێت و یادنژی باڵکێش ئەوە کۆ سێ تیمێندن ئاستاوان هەما تکارە بێژەوە کەڤە ئەگەرم بێژن دانیمارک و سربیا و سلۆڤینیا حتا ڕادەیەکە ئاستاوانەوە کە ژبەرلۆ بەلکی تیکێتە دووەم ژێ گروپێ بۆ قۆنا شازدان دناوبەراوان تیمادە یەکسان بە ئەو تیمانە بێ سیروان با بچینە گروپی دی پۆڵەندا هۆڵەندا نەمسا و فەڕەنسا ئەوژی خۆش ڕاستی گروپێکی گەلێکی ینی نەکێمی بڕاستی هێرۆ نەکێمی یا بیە یا ئیسپانیا کرواتیا و ئیتالیا و ئەلبانیا یەکێکە لە گروپە سەختەکان پێم وا بێ لێ بنە فەرەنسا و هۆلەندا هەرگا بگەن کۆناغێدایی پۆلۆنیا نەخراب ڕاستی تیمێک نەخراب سەراستا ژیانی و سەراستا ئەم بێژن ئەوروپا بەڵام با یەک تۆز باسی هۆڵەندا بکەین یەکێک لە یاریزانە گرنگەکانی هۆڵەندا فرانک دیۆنگ بەهۆی پێکانەوە بەشداری لەم پاڵەوانێتیە ناکات جا نازانین چ ئەوەی ئەبێ دوای ئەتوانین لەگەڵ میوانەکەمان ئەم زێویدارم کۆ پسپۆرێن مەکاربن ئالیکاریامە بکن ئەم بەحساوان پرسگرێکان بکن بەڵێ هێرۆ بەڵێ با بچینە تیمی گروپی داهاتوو گروپی ئیە لە بلجیکا سلۆڤیکیا ڕۆمانیا و ئۆکرانیا پێکاتوە ئەمیش گروپێکی تا بڵێ چۆنەڵی گروپێکە یەکێکە لە گروپە ئاسایەکان و پێم وابێ بەڕای من بەلجیکا یەکێکە لە با بڵێن تیمە سەرەکیەکانی ئەم گروپە بەربژارە سەرەکی بەلجیکای بێگومان لێ ئەمژبیر نەکەن کۆ دژ بۆ تیکێتە دووەمژی وێ پێشبازیەکە گەرم دناوبەرە هەرسی تیمێندن هەبە هێرۆ بەتایبەت ئۆکرانیا کۆ وەختی نێزیک چوو بە جاما جیهانی ئۆکرانیا تەوی گۆ شەڕ و ڕەوشەوە ناسایی لێ تەڤولۆژی کاری بۆ وە دوا گروپیش گروپی ئێفا کە لە پۆرتوگال کۆماری چیک گورجستان و تورکیا پێکاتوە لێ وەک ئەم تەنێ بەربژارن سەرەکی هەلدەبژێرن ئەس دەبێژم دەوێ گروپێدا ئەشکرە خویایەک و پۆرتوگالە پۆرتوگالە بەڵام ئەوەش یەکێک لە یاریزانەکانی کە ئێستا لەگەڵ یانەکانی ئەوروپا یاری ناکە نازانی چۆن دێتەوە ناو ئەوروپا و بتوانێت لەگەڵ یاریزانەکانی ئەوروپا یاری بکاتەوە ئەمەش دەتوانین ئەوە بکەین بڵێ سیروان با ئێستاش بچینە لای میوانەکەمان یەکێک لەو میوانانەی کە لە چەندین با بڵێن جامی جیهانی و هەروەها جامی ئەوروپادا بەشدار بووە لەگەڵ ئێمە ئەویش ناوبژیوانی تۆپی پێ لە بەلجیکا کاکدانا حەمەکەریمە کاکدانا سپاس بۆ ئامادەبوونە جارێکی تر کاتی یاریەکانی با بڵێن جامی ئەوروپای و پێکەوە با بڵێن مشتومڕ لەسەر یاریەکان بکەین و هەڵسەنگاندن زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت کاکدانا با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین تۆ گروپەکان چۆن هەڵەسەنگێن یعنی بە بڕوای تۆ هیچ گروپێک هەیە کە بڵێ ئەم گروپە ئاسانە یان بەبێ چۆنەڵی بەبێ هیچ مشتومڕێک فڵانە تیم سەرەکەوێت یان هەمووی بە شێوەیەک دابش بۆ کە قورسە بەڵێ سلااو وێرەخان ڕێز و خۆشەویستی بۆ بەڕێست و بۆ کاکسیروان و هەموو ئەو بەڕێزانەی کاڵەسن بە جێبەجێکردنی ئەم بەرنمەیە وەروە سلااو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست لە ڕاستیار وەکو ئەوەی جۆم لێبوو کە بەڕێتان شیکردنەوەتان کرد بۆ گروپەکان بەلای منیشەوە لە ڕاستیە سەرەتایی یاریەکان چەند تیپێکەیە کە ئیتر لە گروپەکانە زۆر دیارن بۆ نمونارۆکو ئێوەشی شارەتان پێکرد لە گروپی یەکەمە ئەڵمانیا سکۆتلندا ئەو دوو تیپە زۆر بەخۆتن سوئیسراش بە دڵنیاییەوە یەکێکە بێت لە تیپە باشەکان ئیسپانیا کرواتیا ئیتالیا ئەلبانیا ئەمانە دیارە ئیسپانیا کرواتیا ئیتالیا زیاتر چاند هەیە ئەگەر ئەلبانیا لەگەڵ کرواسیا تۆزێک مشتومڕیانە بێ کێشیانە بێ ئەو گروپەی کە جەنابەت باست کرد بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە ئێرۆخان
هەروەکو بەڕێزیشتانی شارەتان پێ لەم 6 گروپە یەکەم و دووەم سەرەکەوێت یەکسەر بۆ قۆناغی داهاتوو و 4 تیپی سێمیش سەرەکەون یعنی شانسی چەند تیپێکی کەژێ 4 تیپی سێمیش بۆی ببن بۆ خولی داهاتوو کە خولی شانزەیە با بڵێن خولی شانزە بەڵێ ئیتروای ئەو یاریەکان بە کە نابێ بڵێن بە یەکسان بوون کۆتایی پێبێت ئەو کاتی زیاخرێتە سەر و بە پەنارتی بەڵێ کەواتە کاکدانا ببوورە قسەکەش پێ بڕم کەواتە کاکدانا وەکو پسپۆڕێکی تۆپی پێ لە شیکارەکانی من و سیروان ڕازی بوو هیچ تێبینیەکت لەسەری نییە باش بوو نا باشە ئەزین چۆنە هێرۆخان تۆپی پێ یعنی وای لێ هاتووە مەجموعەیەک تی پێ تۆ ناتوانانی بۆ نمونە لە گروپی یەکەمە ناتوانانی بڵێ ئەلمانیا سەر ناکەوێت بۆ نمونە یان لە گروپی دووەمە ئیسپانیا ئیتالیا ناتوانانی ئەو دوانە دوورخیتەوە لە قۆناغەکانە هەرچەند وەکو کاکسیروانی بەڕێزیژی شارەتی پێکرد ئەمەی ئێمە باسێکەکەین ئەمە لەسەر وەرەقەیە لەسەر وەرەقە بەم شێوەیە ئەڕوات بەڵام ئایا یاریەکان لە واقعیشا بەو شێوەیە ڕۆ ئایا تیپێکە بێت بۆ نمونە ئەو ساڵی کە دانیمارگ یەکەم بوو دانیمارگ لە گروپەکانیشان نەبوو بەس دوای ئەوەی نایەتەوە یادم تیپێک ئامادە نەبوو کێشەیەک ڕوویە ئەویان بان کرد ئەو بوو بە پاڵەوانی جامی جیهانەکە جامی ئەوروپا ببوورە بەڵێ جامی ئەوروپا زۆر جامی جیهانی و لەسەر دەمە بەخوا شازا خۆشیێکی پێشوو لەسەر دەماوە هی جامی جیهانی هێرۆخان بەڵێ باشە کەک دانا خۆشیاریەکانی جامی جیهانی ئەڵێم وەک ئاستاوان 100% ئاستا vê قەهرەمانیە نەکێمی ئاستا جاما جیهانیە کاک دانەشبەر لۆ گەلێک جار شاشتی چێت هەر حالش بەرگوتە ناو بێژوانە کاک تو کەسێکی پرۆفشنالە دەوێ مەسەلێدا ئەس دخوازم بکورتی بۆ بینەران بەحسا ناوبێژوانیە لە ناوێ قەهرەمانیا یۆرۆ 2024 بکە ینی پرۆسێسا هەڵبژارتنا وان چاوا بوو و هەروها مەسەرەن هەگەرت هەنێک ئاگاهیان بدە هەگەر VAR تێ بکارئانیانە هەنێک قانونێن تایبەت یاساین تایبەت بڤێ قەهرەمانی هەنە یانە بکورتی هەگەر تکار بەحسەوان تشتا بکە بەڵێ لە ڕاستیە هەژدە ناوبژیوانیان هەڵبژاردووە بۆ بەڕێوەبردننی هەموو یاریەکان لە ئەوروپایە کە ئەوەی کە بڵێن دیاریان کردووە لە ئیتالیا کە بەڕێزیشت و هێرۆخانیش هاندەری ئیتالیان لەوێژ حسەیەکی باشیانێ دوو ناوبژیوانی ئیتالی یاریەکان بەڕێوە بن و دوانی ئەڵمانی دوانی فەڕەنسی لە ئینگلتەراش دوان باقیەکەی کە دابەژوە بەسەر ئیسپانیا و سلۆڤینیا و سلۆڤاکیا ینی هەروە ناوبژیوانێکی تورکیشی تایە ئەنە باشترین ئەوانی کاڵ بژێراون باشترین ناوبژیوانەکانی ئەوروپان یەک مادەم هاتینە سەرباسی ناوبژیوانی پێم خۆشی شارەت بەوە بکەم بە هاوکاری لە نێوان یەکێتی تۆپی پێی ئەوروپا و یەکێتی تۆپی پێی ئەمریکایی خوارو تیمێکی ئەرجنتینی بەشدارە بن لە بەڕێوەبردننی یاریەکانی پاڵوانێتی ئەوروپا کە لە ئەڵمانیا سازەکرێمە واتە تیپێکی ناوبژوان ئەو یەکێک لەو یاسانی کە زۆر گرنگە کە بینەرانی بەڕێز و بەڕێزیشتان ئاگدار بن لێەوەی کە ئەمە لە دوای یاری لە یاری فایناڵی چمپیۆنز لیگ جێبەجێ کرا ئەوەیە لەم پاڵوانێتە هیچ یاریزانێک بۆی نییە ئەتراز بکرێت یعنی ئەگەر یاریزانێک ئەترازی گرت ناڕازی بوو بە شوەیەکی ناوەرزشی با بڵێن یەکسەر کار وەرەگرێت بێجگە لە کاپتنەکە کە ئەوە بڵین مافی هەیە ئەو ئەگەر ئەترا شتێکی هەبێت ئەو کارتی نایەنێ بەڵام یاریزانەکانی تر یەکسەر کارتی زەد وەرەگرێت لەبەرەوە بڵێ کاکدانا ببوورە بەهۆی ئەوەی کاتەکەمان کەمە ئەمێ بچمە پرسیارێکی تر ئێمە باسمان لە پرتۆگال کرد لەگەڵ هاوکارم سیروانە باسمان لە بەشداری نەکردنی با بڵێن دەرچوونی کریستیانۆ ڕۆناڵدۆ کە یەکێکە لە یاریزانە سەرەکیەکان کە ئێستا لەگەڵ یانەکانی ئەوروپا یاری ناکات دەمەوێت بزانم چەندێک کاریگەری هەیە بەسەر تیمەکە لە داهاتوە ینی تۆ پێت وایە کاریگەریەکی هەبێت چونکە ئەمە یەکێکە لەو ئایکۆنانەی فوتباڵ کە زۆر دیارە بەدڵنیا بۆ کریستیانۆ ڕۆناڵدۆ ئەمە دوا پاڵانێتی ئەبێت کە ئێستا تر بەشداری بکات و ئەو وەکو ئەوەی با بڵێن ئەوێت ئەم پاڵانێتی باوەڕ ناکەم بتوانێت هەموو یاریەکان بکات ئەوەش کەوتۆتە سەر ڕاهێنەر بەڵام لەم پاڵانێتیا ئیتر دوا پاڵانێتی ئەبێ بۆ ئەو ئەوێت ببێ بە پاڵپشتی یاریزانە گەنجەکانی تیمی پورتوغال
بەڵێ کاک دانا حەمەکەریم زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵماندا چاوەڕوانەکەین لە بەرنامەکانی داهاتووژە بەشداربی لەگەڵماندا و ئیتر یاریەکانیش وەکو ئاماژەمان پێکرد ڕۆژی هەینی دەست پێەکە لە دوای ئەوە بە دوواداچوونەکەین و بزانین ئاستی تیمەکان چۆنە بن زۆر سپاس بۆ کاتەکەت سپاس بۆژی شەڵاگەر مقدر نەبێت مقدر نەبێ لە یاری فایناڵە لەوانەیە لە ستودیۆ بێ کۆسێریکی زۆر پێماخۆشەبێت باڵکێش بە تشتێن گۆ دەگوتن هێرە و ڕاستی ئەمە هێویدارن کۆمکاری من ڕۆژە بێ دەبێتر لەسەر شرۆڤین و کاکدانا بەحث دەکردە دەستپێکە vê پێشبرگێدە بێتر بکوراهی بەحساوان بکەین بەڵێ بێگومانم جا نازانین سیروان ئاستی تیمەکان جارێت چۆنە بێت تاکو یەکەم یاری نەبینین نازانین بە شێوەیە حتانەها هەردەشت ئەبستراکتە ڕاستی ئەم نزان وە کاگانە و هەردەش سەر کاغەزێ حتانەها حتا گۆ دەست پێ نەکەن ئەم نزان ئاستاوان چییە؟ بەڵێ بێگومان و هیوادارم ئاستی هەر هیچ نەبێ ئیسپانیا باش بێت ئەمێ ببینم بەێ گەلی بینێرانڤەیەکێژی ئەم گەهشتن داویا vê بەرنامەیە حتا جارەکە دن ببینن دەخێر و خۆشیێدا کاتێکی خۆش.